دیارەمایی دەستخۆشیە بۆ ئەوەی لەم کاتێتا لەم هەموو قەیران و نەهامەتیە کە دوجار بربەرەکانی و قوڕی کەمەندامانی گرتوتەوە دوو کەمەندام دوو خاوەن پێداویست تایبەت هاتوون بە جوانترین شێوە ئەدای ئیشەکانی خۆیانەکەن کەواتە بۆ کەمەندام وەستان نییە بۆ کەمەندام ئیشی جوان هەیە بۆ کەمەندام ئەمە تەعبیری مێشک و بیرکردنەوە و فکرەی خەڵکی خاوەن پێداویست تایبەت. من وەکو کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بە چەند تابلۆیەک بەشدار بووم تابلۆکانم بە چەند بەشێک پێشان کراوە بەشێکی باس لە معاناتی کەمەندامەکە بەشێکی تری باس لە سروش دەکا و بەشێکشی کاری دەستیە. نفتەکە لە ساعی دێتن سەرگای مەغمور لێ بە بەرمیل دەیکردین بە 120,000 لێرە دەیفرۆشنەوە بە بەرمیل و ماران دەبن بە 135 یعنی 12,000 خێرا بەرمیلی بە کرێستیارە ئەوەندە 12 خێرا بە جلیکان بە 1000 ناری خێرا جلیکانەکان بە 1000 ڕبعش دەکردنی بەتار دەکردنەوە لە عالێم بە 1000 نار بەتار یعنی کەون دەبی بە 1000 لێیان دەکردنەوە. Acol, çay bün, bafer dahi, ilahi ya çelivi, çeliş, seri çay bit vel piştağı kerbayına badana bamal. Gel elhamdülillah cağda reisya, lera من کنه بی چما داشت این موجای های و حلافت این برکینو جرا نبی جرا تشند کر با فکرها بی دوارا بی فگا بی آون بی هر کی زبیه کو دو جهان دبیون بی خلاص چه نبی کدش بخوب کرایی تبیله تفخم ولا خواهبا روجت بافرتت حیوانی بزحمته چونکی اولف داینی ام المال بر بافریناشین در کفن سه چهار نفره که زیخ پید وین هاتوتشین اولفینن و بنا او بین نوا سرو برد کن بس اگر روجت خوشی بن شوانتن دهید برداد و دبات آقور شد بات لویتیو شد بات خور مزور و گیای زورا یک نفر تنی پید وید اگر روجو خوشی بیت